لەم بەرنامەیەدا باسی بوژانەوەیکی گرنگتان بۆ دەکەم لە کەرتی گەشتیاری. هاتوومەتە کۆرنیشی ڕووباری ڕێشین لە شیلاتزێ. ئەو ئامادەکاریانە چێکە لە مەشروعەکەیە بەکارتانێناوە؟ قۆناغایەکی گۆڕینە ڕێڕای ئاوەیە جۆنیەک و بۆش دەتە کۆرنیشی هەمووی کەسی دەبێت تایە. راستی اف جورا پروژه گشتیاری ده سقامگیری آبوری دور شیلازی برای پیشکفتنی به تو هر وستا دلی و کاری دی بو گنجا ئێوە کارەکانتان بە پێ و کاتەی بۆتان دیاری کراوە لە کاتی خۆیان تەواوی دەکەن؟ بۆیە پروژه 610 ڕۆژن بعد ئیشەڵا زیاتر دەخڵاسکەین. لەماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە حکومەت تا چەند گرنگی بە کەرتی گەشتیاریەوە لەم سنوورەیە؟ کۆرنیشە شێلۆدزێ ئێکش وۆن پرۆژێ زۆر هەرە گرنگن بۆ قەزا ئۆمێدیە و پۆرێزگاوە دووکات. لەم بەرنامەیەدا باسی بوژانەوەیکی گرنگتان بۆ دەکەم لە کەرتی گەشتیاری. هاتوومەتە کۆرنیشی ڕووباری ڕێشین لە شیلاتزێ کە یەکێکە لە پرۆژە گرنگە استراتیژە گەشتیاریەکانی حکومەتی هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە بە گوژمەی زیاتر لە 3 ملیار دینار چۆتە بواری جێبەجێکردنەوە. سەرجەم دیزاینەر و سەرپەرشتیار و لایەنی جێبەجێکاری ستافی ناوخۆین و زۆر بەچڕی کاری تێدا دەکرێت. ئامانجی حکومەتی هەرێمی کوردستان و لە کارە لە پێشینەکانی بووە بوژانەوەی کەرتی گەشتیاری بووە. بە ژمارە سەرمایی وەبەرهێنان لە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان زیاترە لە 15 ملیار دۆلار بە ڕێژەی 122 کۆی وەبەرهێنان پێکدێنێت لە هەرێمی کوردستاندا. حکومەت بەردەوامە لە پاڵپشتیکردنی کەرتی گەشتیاری چونکە ئەم کەرتە دەبێتە بوژانەوە و سامانێکی گرنگ بۆ ڕاکێشانی پارەی قورس بۆ هەرێمی کوردستان. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. لە سەرەتایی ڕۆژێکی نوێ لەگەڵ ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەکە پلانی کار دادەڕێژن و دواتر بەڕێدەکەون بۆ سەر پرۆژەکە. تیمێکی ناوخۆی شارەزا زۆر بە خێرایی کار لە پرۆژەکەدا دەکەن. پلانیان وایە پێشوادەی دیاریکراوی خۆی پرۆژەکە تەواو بکەن. بەڕێستان وەکو ئەندازیاری ئەم پرۆژەیە لە کۆرنیش دەمەوێت هەر لە سەرەتای کارکردنەوە ئێوە چۆن کارتان کردووە؟ ئەو تیمەی لەگەڵ ئێوەیە کار دەکەن کێن بە چ شێوازێک دەستان پێکردووە لەسەر ئەم پرۆژەیە؟ هەڵبات جهێ دەستخوشیەیە و کۆبینە ناهی حکوومەتە هەرێمی کوردستانی گرنگیە کۆ بۆش دایە ستافی نۆفخۆ ئەندازیار هەموو خەڵکی شێلاتزێنە و خەڵکی منتەقەینە یعنی خەڵکی کوردستانن میهین و سەرپەرشتیاریش هەر سەرۆکاتیە بۆ ژێرڤانیە دووکەیە ئەو ئیشرافرمەتیان دیزاینیش هەروە چێکردە یعنی خەرتش نۆفخۆیە چ تشتێ دەرڤە نییە مهندس بیانی نییە عامل بیانی نییە هەمووی بە توانایەکی ناوخۆی دەستان بەم پرۆژەیە کردووە. چۆن دەستان پێکرد؟ پرۆژەکە لە چی پێگاتووە؟ پرۆژەکە لە سەدێک پێک هاتووە کە ئەو بە دەرێژای 600 میتر ئەوەکە من دەبێتن لە جیدارسانە دیواری ڕاگەر پێک هاتووە لە باخچەی سەوزایی تقریبا 75 ساڵی سەوزاییە لە مەطعمەی ڕێستۆرانتێک پێک هاتووە لەگەڵ کافیەک بە مەساحەتی تقریبا 300 میتر لە نافۆرێکی ئەوە پێک هاتووە لە جێگای یاری منداڵان پێک هاتووە بە ڕێگای پیادە پێک هاتووە بە ڕێگای ڕئیسی پێک هاتووە هەمووان لە ناو کۆرنیشەدان دەوروبار زووتیایە ئینارە زوورتیایە کارەبۆی زۆر زۆرە. باشە مهندس چۆن دەستان پێکرد؟ ئێمە ئێستا لە بیدایەتی مەشروعەکەین یعنی ئەو ئامادەکاریانە چێکە لە مەشروعەکەیە بەکارتانێنەوە؟ بەڵێ دەستپێکی ڕێڕای ئاوێ وەکی بینن مە ڕێڕای ئاوێ گووریە ئەفاڤال vêrekên bibêtin çinkî mal vêre hefriyatê heye me kolana heye cîdarê me tevîte vêrê ewrî teynîn ki wala tevîte vêrê bilindahiya 6 mîtra çünkü hesabî ew zistanî kiriye eweke bûj debêtin êsta ême ew ha tasmîmî kiriye yani mîtreyê li ser ew debî êsta mîtreyê li ser ew zistan debî
حتی وقتی ریبار بوشت بیتن دست سردانه ها بیتن دست زار نگین تا کرنیشی دست به که خطومه اولی قناقه که گورین آره رای آوه وقتی ما گورین آره رای آوه کرد هم داشتیم سانه هیچ جدارت خوچگیم گل صدا او صدا ریباری مند کردن سپیل وایه که ریباری مند کردن بو سفینه و جایی که سیاحی ده جانیه که باش دتا کرنیشی هموی کسی ده به تای باشە ئەو جۆری کەرەستە و مەوادانی تێکدا بەکارێن کوالێتەکەی چۆنە پشکنینی بۆ کرێ پێشووتە هموی پشکنی ده همو دبنا فحصه همو قیاسن همو دیستانداردانه خود تصمیم جی ابدیتا نیه ورژن نیه دیف ای سی آی کود و کودت اروپی ورژن نی نهاتی وجوده همی کەرەستە بنا فحصه چه نامینیتن هش آسنی هش کوینکلیتی هش آخه همی تشتا باشە شێوازی کارکردنەکەتان چۆنە ینی هەموو ڕۆژیشی تیادا دەکەن تیمەکان بە سەریعیشی تێدا دەکەن چۆنە شێوازی ئیشکردن فول تایمە مستەمر ئیشی دەکەن خۆتباین دەکەین لە جومعە ئیش دەکەین هەموو یعنی ئیش بەردەوام حکومەت تا چەند پاڵپشتە بۆ منە سەرۆکایەتی شارەوانی دۆک تا چەند پاڵپشتیان پرۆژەیە وەڵا زۆر بێ تەقسیرن هەرو دێنەیرە هاری کارن ئیشراف دەکەن زۆر بەباشێت چاودێری پرۆژەکە چاودێری بەتەواوی دەکەن لە ڕووی بودجە و سەرفکردنەوە هیچ کێشەیەکتان نیە تا ئێستا کێشەی نییە ئیشاڵا نابێت کێشە چونکە ئەو مەشروعێکی استراتیجیە زۆر مهمە زۆر گرنگە بۆ خەڵکی شێلازی و بۆ دەوەری شێلازی هەر دیسانژی دەبێتە هۆکارێکی سەرەکی بۆ سیکتەری گەشتوگوزاری لەو مەنتەقەیە بە تەواوبوونی ئەم پرۆژەیە دیمەنێکی ناوازە بە ناوچەکە دەبەخشێت کەرتی گەشتیاریش دەباتە قۆناغێکی نوێەوە بژانەوەیکی تەواوی کەرتی گەشتیاری دروست دەکات بە تەواوبوونی پرۆژەکە دیمەنێکی ناوازە بە ناوچەکە دەبەخشێت کەرتی گەشتیاریش دەباتە قۆناغێکی نوێەوە جوڵەیەکی باشی بازرگانی دروست دەکات لە ناوچەکە ئەمە جیالەوەی هەلیکار بۆ دەیان گەنجی ناوچەکە دەستەبەر دەکات هەر لە دەستپێکی کارکردن لەم پرۆژەیەوە تەواوی کارمەند و ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە 100% ستافی ناوخۆین و کار لە پرۆژەکەدا دەکەن بە تایبەتی خەڵکی ناوچەکە کۆرنیشی گەشتیاری شیلاتزێ تێچووی پرۆژە 3.27 میلیارد دینار ماوەی تەواوبوونی پرۆژە 610 ڕۆژ لایەنی جێبەجێکار دوو کۆمپانیایی ناوخۆیی ڕێژەی سەوزایی پرۆژەکە 175 هەلی کار لە پرۆژەکەدا 100 هەلیکاری ڕەخساندووە یەکێک لە پرۆژە گرنگەکان و ئامانجەکانی حکومەتی ژەوە بووە کە لە هەر پرۆژێکە پشت بە توانای ناوخۆیی ببەستێ ئەوەی دەبینن نمونەیەکی زیندووە لەم شوێنە خەڵکی ئەم ناوچەیە هەمویان هەلی کاریان بۆ ڕەخساوە بەبێەوەی پشت بە کەسانی تر ببەسرێ ئەمانە بە شێوازێکی ڕۆژانە کار دەکەن لە کاتی خۆیانە پارەیان پێدرێت هەر یەکە لەمانە خێزانێکی لەسەرەکەواتە هەلێکی باشی کار ڕەخسێنراوە خاڵ تۆ پێم بڵێ ئیشەکانتان چۆنە لێرە کاروبارتان چۆنە لێرە هەلی کار بۆ ئێوە چۆن ڕەخساوە بۆ خۆدێ ئاریکار گەلک لەوە و شغلیمە گەلک باشە و ئەم بەردەوامن و معاشی مەشی گەلک فولە و تشتێمە بەردەوامە وەڵڵە حتا ئەم ڕۆژی خەت باشی ئەم دەهێتێن و شغلیمە گەلک درستە باشە ئێوە هەمووتان لێرە ستافی مەسەلەن خۆماڵین کوردن ئیش دەکەن ئەرێ ئەم هەمی کوردیان شت دەکەن و شغلیمە بەردەوامە دەوامیمە نیزامیە ئەم هەمی ڕۆژ پەیوانە وەڵڵە والحمدلله وبردمشيت يعني قالك بشي مشيت دشيت والله شغلي چەند کەس لێرە ئیش دەکات چەند عایلە لەسەر ئێرە خدای نزیک هەفتەی هەشتی عایلەك سەر بێ هەیەنەوە دەستپێکی و دوورە هەندێک وێ زێدا بێشیت حتا دەستپێکی هیوەکەی وێ تقریبا بگینێ 150 عایلەکیە کە پرۆژەیەک مەشروعەیەک دەکرێتەوە لە ناوچەکانی ئێوە تا چەند هەلیکار بۆ گەنجان ڕەخساوە ینی حکومەت تا چەند هەلیکاری بۆم گەنجانە ڕەخساندووە سپاسی حکومەت هەرێما کوردستانی کابینە نەهەیە بوان جۆرە پرۆژێت گەشتیاری بەڕاستی ئەف جۆرە پرۆژێت گەشتیاری دێ سەقامگیریە ئابووریە دەڤەرە شیلازی بەرە پێشکەوتنی بێت و هەروەستا دەلیڤە کاری دی بۆ گەنجا زۆرتر بیت و
و ام حس کن اب جورا پروژه بردوام بن لدبر شیلاد زیب براستی اب جورا پروژه د آبوریا هرم کردستان برا و پیش کفتن که هر گرنگ بتو و بناغ هر دولت که جی پروژه گشتیاری نه و وان جورا پروژه اگه اب جورا پروژه هبن براستی د گلک گنج دلیون کاری بو هنا بکرن و گلک مال جی د وان جورا پروژه هنا سا گەنجانی ئەم سنوورە سوودیان لەم پرۆژانە بینیوە؟ بله زور اب پروژه دبر آمیدی تا گیتا منطقه شیلازی ناحیه شیلازی اب جورا پروژه زورن اب جورا پروژه سودکی زوری گاندیا گنجین دبر براستی ام حس کن اب پروژه بردام بن کاتێک پرۆژەیەکی استراتیژی لەم شێوەیە دەچێتە بواری جێبەجێکردن تەواوی کەرتەکانی دیکە سوودمەند دەبن بەهۆی بوونی کارگەی گەورە و مامناوەند بە تایبەتی لە بواری کەرەستەی بیناسازی بەڵێندەرانی پرۆژەکە دڵخۆشن کە حکومەت پاڵپشتیانە و لە کاتی دیاریکراوی خۆیان پارەیان بۆ خەرج دەکرێت. وەکو بەڵێندەران دەبینین ئێوە سەرپەرشتیاری و دابینکردنی پێداویستەکانی ئەم پرۆژەیان کار و چالاکیەکانی ئەوە چۆن بووە ئەو ئیشەتان گرتە ئەستۆیەوە؟ ئەم پێشەکی سوپۆسی حکومەت هەرێمە کوردستانت کەین ئەم پرۆژێتی گرنگ ئینە منتەقەمە ئەشکی سوەکی باڵندەر ئەم پرۆژەدا من کواس بە پرۆژەی تەوا بگەم ئەم سوپۆسی حکومەت هەرێمە کوردستانت کەین پرۆژەژی الحەمدولله کەفتێک کۆری پرۆژە هێدی ڕێڤەچیتن نکە بگویم مەسایل ئۆبێت گۆرین قاعدة ديورات كلين حداد ما يشول جتن نجار ده يشول جتن إن شاء الله بروجة كبيرة شو ده باشا ديامود بلندران إيشيان نییە حکومت پارە نادا وەزعەکەت چۆنە ئێستا؟ خدي وضعك الحمد لله بوشة بروجة شول جن حكمت بروجة هابت بورا إن شاء الله چه مشكلة بورا نبيدن باشە ئەو پێداویستیانەی کە بۆ ئەم پرۆژەی دێنی لە کێوە دابینی دەکەی ناوخۆییە یا لە دەرەوە دەیهێنی؟ خدي خر خمالية مثلا آسان بيت أربيلة تدن مثلا دهوج بين زاخو بيتن مثلا بيت في نجارة بين هاي نابخوية نجار منه مثلا عامل نابخوينا قلابة وسائق شفر خر نابخوينا یعنی تۆ هیچی بیانی بەکار نایێنی؟ دێ بیانی هەنە جەم کار ناینێ هەندی نابخۆی هەبن ئەم پدەنە شولێ ئەم بیانی نەدەنە شولێ جاری حکومەت تا چەند پاڵپشتی ئێوەیە کار ئاسانیتان بۆ دەکەن لە کاتی تەندەرەکانە لە کاتی وەرگرتنی پرۆژەکانە؟ خودی حکومت کار ئاسانیان دیکەتن بۆ تەنتەر بۆ مثلا کۆمپانی فەرق الحەمدولله کۆمپانیامە کۆمپانیەکە پێشکەفتیە ئەو شولە منتەقی هەندی هەبیت داوا بمەفرەتگەن ئەم شول دیگەن شێوەیەکی بۆش شولێ مەڕێڤەچیتن هەتا بگوار الحەمدولله حکومەتە گەلێکە پۆڵپشتێک ئەم شول بگەن ئێوە کارەکانتان بە پێ و کاتەی بۆتان دیاری کراوە لە کاتی خۆیان تەواوی دەکەن؟ بۆیە پرۆژەی 610 ڕۆژن بعد ئیشەڵا زیتر دەخڵاسکەین مشکلە مەبات ئۆڤێدا ئەمان دوایەوە جیدۆرە ئۆڤێدا خلاصکەین و جیدۆرە سەردێ ئیشەڵا دیچنینە دەش ئۆڤێدار کەویت بۆڕۆنجی بین تەرسیل ماناگەدن ئێستا چەند کەس لەم پرۆژەیە کار بۆ تۆ دەکات؟ خدي إستا تقريبا 20 عملة شو جان مثلا دوسي قلبة شو جان 4 حفرة شو جان حوادي لا أبا شو جان بشول شنو كساسيك شو يعني احتمال صعب عمر شو جان كهرباء دي شو جاتن شو ما جرى يعني جرى دي شو جان احتمال هذا صادو 5 نفر صاب مشاريع شو جان ئێوە لە کاتی خۆیدا پارادەن بە کرێکاڕشتەکان؟ روزانه پاره کرێکارە و خرد شام بزنین بەتەوابوونی کۆرنیشی شیلاتزێ قەزای ئامێدی و پارێزگای دهۆک بە شێوەیەکی گشتی دەبێتە گرنگترین ناوچەی گەشتیاری لەسەر ئاستی هەرێمی کوردستان ساڵانە هەزاران گەشتیاری ناوخۆی و بیانی لە ناوچەکەوە ڕووی تێدەکەن بەڕێوبەری گەشتیاری ئامێدی باس لەو پرۆژە و پاڵپشتیە گرنگیانەی حکومەت دەکات بۆ کەرتی گەشتیاری لە ناوچەکەدا قەزای ئامێدی بە ناوچە گەشتیاریەکانی بەناوبانگە ئێستا کار لەسەر پرۆژەیەکی گرنگی گەشتیاریەکرێ ئەویش کۆرنیشە لە شیلاتزێ ئەمە چ گرنگێکی هەیە بۆ کەرتی گەشتیاری لە قەزای ئامێدی و لە سنووری پارێزگای دۆک بە شێوەیەکی گشتی بێگومان 2024 القەزا ئامێدیەوە نامشین بێژین دەبەرە ئامێدی هەن یەک کاروانێکە پرۆژە وەکی بێژن چوونە وەرێ جێبەجێکردنێدا
کورنیش شیلادزه ایک شوان پروژه دزو هر گرنگل بو قضا آمدیه و پارزگاه دو کرد چونکه هج دست پیکا چکرنا بی کورنیشی دلیبت کاری پیداد بن بو خلق دبره حتی دماهی آوه پشتی دماهی تیتنجی اب کورنیشه اشم بجم دهان جهن گشت و گذاری بدرگه هنه درست کردن چه رستوران بن چه کافی بن چه جهت فروتنا چای بن اما وقتی بجن اف کورنیشه جی مرحله نه قناغه اف قناغه اشم بجمت 1005 کیلو 5 مترن دلیبت کاری گلگ و گلگ ده لپیدا بن سرارای چنده هر جهه که چه کورنیش بید چه پروژه که گشتیاری یعنی بهت درست کردن سرنجا گشتیارا پیتر هیترا کشان بوه دبره سرارای هنده پیتر کمپانیت گشتیاری ابش باشور و نبراست عراقت هم او سردانا بان جهت نی بردوام دیکن بگمان جهه وقتی دجم پروژه که گلک باشه و گلک گرنده چش لای آبوری ببیتن چش لای گشت و گذاری ببیتن ام کورنیشا یعنی کاریگەری گەشتیاری دروست دەکات یعنی چۆن لە ئێستا بابەتەکان هەمە جۆر بوون هەر جارە گەشتیار دێت نایەتە شوێنێک یعنی هەر جارێت گۆڕانکاریەکە بینێت بگمان نوکە هێلا گروپت گەشتیاری پێش ئاواشینگەریە شێرانە ئان سەیرانگەها وین بهێنە بکرن گروپ گەشتیاریت هاتە هاوینگەها ئاشاوە شکەفتا ئینشکێ هاوینگەها سیلاوە پشتی اف جهه بر نیاز بون و پیشوچونک و برچاف خوب دیدی گروپ آن کمپانیت گشتیاری برنامه قضا آمدیه بدل یک روز ماوه سردان آورد و پارزگاه دو که قضا آمدیه بونه 2 روز روزک آشا و اینش که سولا و روزک جی هاوینگه یا آباشینگلی شرانه و سیرانگه هاوینه بگمان کورنیجی که بیتت کاری دا گلی کانی موزه از وقتی بجن وقت هیت دیار کردن که مانا گشتیارا مینیتل هاوینگه ها سرسن که آن هاوینگه ها سیلاوه نقطه وقتی بجن چون آبانجه ها دبو کمپانیت گشتیاری نزیک تر بیتن بگمان پیتر کمپانی ده سردان آبانجه هیت مهمی ها هیت کرن باشە لەماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە حکومەت تا چەند گرنگی بە کەرتی گەشتیاریە و لەم سنوورەیە لسنور قضا آمدیه وقتی گرینگی دان تایبت کابینا نهی و حکمت حرم کردستان گرینگی که زور چش پیشکش کردن خدمت گذاریه گشت و گذاریه یا انجی یه برهینان نه چه آنجی گریبز بند بگمان نکه اوتیلا بری وقتی بجن پروژه که هر مازنه الهاوینگه ها سرسین که امشین بجین السال 1946 و اف اوتیلهات یاداندن نوکه قناق دماهی دای اشم بجم نوتو نه لفظ دا یا خلاص بوی آینده که نزدیک دا که کویدت خدمت ها گشتیار دا ریکا دورو برید آمدیه ریکا پیاده اوجی نوکت واری جیبه جه کرنه دای ایکش گرینترین پروژه که گشتیار وقت قصدا ویده بری بکتن شیطن پیاسته که آنجی جوانیا هاوینگه ها سیلا و آن سروشت منطقه همیه ببینیدن نوکه تقریبا شیم بجمت جوانکاری ها هاوینگه ها سرسن که وقتی بجن هاوینگه ها که گشتیاری ها کبنا تو وقتی دا ملکی بخود شکر بویه پروژه جوانکاری ها 7 ساده تا بویه چش شارعت و اینارا و رصیفت و دست السيفلك وقالك ومازن كليا الاوجه الهوفينجا وسيلوفا وكي دجن رجع حتى الصادق ابهج الدماي هاتينا کورنیشه شیلاد زوکی ما اشارت بدای هر پروژه که خدمت گذاری بید چه بید چه پروژه که وقتی بجن کهربایی بیتن بگومان کرت گشت و گذار مفاداره اجوان خدمت گذاری ها ام گۆڕانکاری لەم چەند ساڵەیە لە کەرتی گەشتیاری ڕوویداوە ژمارەی گەشتیارانی زیاد کردووە بۆ ناوچەکە بگومان ساڵانە 10 حتی 15 ساده شیم بجمت سالانه رژا گشتیارا زیدت بیتن تایبەت القضا آمدیه بە شێوەیەکی گشتی ناوچە گەشتیاریەکان ژمارەیان چەندە لەم سنوورەیەوە ژمارەی گەشتیارانتان ساڵانە چەندە نوکە حال حاضر ژمارە جهت آن بنگهت گشتیاری سنوور قضا آمدیه 198 بنگهت گشتیاری اوتل و موتل و رستوران و سیرانگاه و کپ و آتشتانه 198 جهمن هەیە ژمارەی گەشتیارانی ساڵانە سالانه یعنی اشیم بجمت 700 تا میلیون
ما بو قضا آمدیه ما دو جور گشتیاری اوید مینی تلیره او گشتیاره لوما اویدی ترجی تقریبا اشیم رزمت پتریوان سردان کرد زائره بو قضا آمدیه چونکو ما نو شبه دهو که کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان پرۆژە 190 پرۆژەی گەشتیاری بە سەرمایی 15 ملیار دۆلار ڕوبەری سەرجەم پرۆژەکان 10,000 دۆنم زەوی سێکتار بۆ سەرمایە بە ڕێژەی 123 کۆی سەرمایی و بەرهێنان پێک دێنێت لە هەرێمی کوردستاندا. هەرێمی کوردستان بە ناوچە گەشتیاریەکانی سەرنجی هەزاران گەشتیاری بەلای خۆیدا ڕاکێشاوە لە هەر چواروەرزی ساڵ پێشوازی لە گەشتیاران دەکات تاکە هەرێمە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە ژمارەی گەشتیارانی زیاترە لە ژمارەی دانیشتوانی ئەمەش بەهۆی گرنگیدانی حکومات بەم کەرتە و ئەنجامدانی چەندین پرۆژەی گەشتیاری هاوشێوەی کۆرنیشی شیلاتزێ.